بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. بە بۆنەی 11مین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام وەکو یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی پیرۆزباییەکی گەرم ئاراستەی تەواوی بینەرانی بەڕێز و خۆشەویست دەکەم و بە تایبەتر بەڕێوەبەر و تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام. ومێدەکەین داگیرساندنی مۆمی 11مین تەمەنی ساڵیادی کەناڵەکەمان ببێتە مایەی بەردەوامی و بەرەو پێشچوونی زیاتری کەناڵەکەمان و ببێتە مایەی زیاتر بەرچاو ڕوونکەرەوەی هاوڵاتیان و بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرێمی کوردستان. لەم بەرنامەیەدا ئێمە باس لە میدیاکەین بە شێوەیەکی گشتی و ڕۆڵ و بەرپرسیارەتی و ئەرکەکانی میدیا لە کۆمەڵگا و کاریگەریەکانی میدیا بەسەر بینەر و وەرگر و کۆمەڵگەوە بە شێوەیەکی گشتی و پاشتریش باز لە زەرورەتی بوونی کەناڵی ئاسمانی پەیام ئەو ئامانج و هەدەفەی کە کەناڵی ئاسمانی پەیامی لە پێناودا دامەزراو و تا چەند کار بکرێت بۆ ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام داهاتوویەکی پرشنگدارتر و ڕوونتر و بەردەوامتری هەبێ. بۆم مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆم کردو. مامۆستا کاروان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ بەڕێزی شتەگەر ئیجازە بێ منیش پیرۆزبایی لە بینەرانیەوە بکەم. بە بۆنەی 11مین ساڵی دامەرزاندنی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایی خۆم لە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامەکەم و پیرۆزبایی خۆم لە سەرجەم کارمەندان و بەڕێوەبەر و بەرپرسانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم. هیوادارم بتوانن ئەو پەیامەی کە هەڵیان گرتووەوە لەم کەناڵی ئاسمانی پەیامەوە بیگەێنن و بتوانن ڕۆڵی زیاتر و باشتر لەنێو کۆمەڵگەی کوردەواریا ببینن. هیوای سەرکەوتتان بۆ خوازم. ئینشەڵڵا زۆر سپاس بۆ ئێوەش کە لە یەکەمین بەرنامەی ساڵی نوێ منیش شانازی یەکەم کە یەکەمین خولەکی پەخشی وەکۆڵێ ئەم ڕۆژ ساڵ 11مین ساڵات بەر من و جەنابەت کەوت. زۆر سپاس. مامۆستا کاروان با بپرسم میدیا چییە؟ بەڵێ میدیا ئەگەر وەکو پێناسە باسیکەین یا وەکو ئەوەی کە لە بەرچاوی بینەری گشتیایە کە بینێ و مامەڵەی لەگەڵاکە ئەتوانین بڵێن وەک خۆی کە زاراوە بەکارێنن بریتێ لە دەستگایەک یا ئامێرێک کە ئەو پەیامانەی هەن ئەیگوێزێتەوە بۆ ئەو بینەرانەی کە چاوەڕوانی پەیامەکەکەن یان ئەو بینەرانەی کە مەبەستێتی پەیامەکانی پێ بگا. ینی هەر کات کە وشەی میدیایان ڕاگەاندن بەکارێنین ئەبێ ئەمە ئامراز و کەرەستەکان لە پێشچاومان بن کە ئیگەێنن وەکو تری ئەوەی کە ئەوترێ و ئەنووسرێ و ڕێگەخرێ ئەمانە ئەو پەیامانن کە ئەم کەرستانە ئیگەێنن. ینی خودی میدیا بێ بە پەیامێک کە لە ڕێگەی کەرستەیەکەوە گەێنرێ بە بینەرێکیان وەرگرێک. ئەمە وەکو پێناسەیەکی سادە. ئەگینا وەکو پێناسەیەکی زانستی کە بۆ میدیا کراوە هەر لە ئەوەڵەوە بەراورد کراوە بەوەی کە میدیا یانی زانیاری چونکە ئەرکەکەی گەیاندنی زانیاریە یان پێناسە کراوە بەوەی گەیاندنی زانیاری یاخود ئێستا وردە وردە گەشە ئەکات بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە دەیان پێناسەی تری لە خۆ گرتووە. خولاسەی کەلام هەمومان ئێستا میدیا فەوزایەکی بۆ دروستکردین یان فەزایەکی بۆ دروستکردوین کە هەمومانی تێکردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکان ئیتەم زانیاریانە سیاسیە کۆمەڵایەتیە ئابووریە هەر جۆرە لە بابەتێکتر هەیە تاوەکو گەیشتوێتەوەی کە زانیاری نێو ماڵی خۆمان و نێو ژیانی خۆمان لە ڕێگەی میدیاوە گەێنین بە خەڵکی. کەناڵی ئاسمانی پەیام لەکوێی ئەم پێناسەدایە لەکوێی میدیادایە وەکو ئەو پێناسە گشتگیرە کە جەنابەت ئاماژەت کرد؟ کەناڵی ئاسمانی پەیام وەکو هەر کەناڵە میدیایەکانی تر وەکو هەر دامەزراوەیەکی تری میدیایی ئەرکێکی خستۆتە سەر شانی خۆی کە ئەویش گەیاندنی کۆمەڵێک زانیاریەک لە چوارچەوەی کۆمەڵێک پەیام و فەرهەنگی دیاریکراو کە بیگەێنە بە خەڵک. ڕاستە کەناڵەکان لە ڕووی دامەزراوە لە ڕووی پەیامسازیانەوە جیاوازیان هەیە بەڵام لە ڕووی سیستەمی گەیاندنی پەیامەکانەوە کە وتمان ئەو کەرەستانە نەیگەێنن هەموو جۆرێک سیستەمیان وەرگرتووە و توانم بڵێم کۆمەڵێک دەستگای بنەڕەتی بەکارێنن بۆ گەیاندنی ئەم پەیامە. بەڵام لە ڕووی پەیامسازیەوە هەر کەناڵێک بۆ خۆی سیاسەتێک لە پشتەوە هەیەی فەرهەنگێک لە پشتەوە هەیەی و پەیامێکی هەڵگرتووەوە بیگەێنێ. کەناڵی ئاسمانی پەیام کە بانگەشەی کەناڵێکی ئیسلامیانە ئەکات هەڵگری فەرهەنگ و ئایدۆلۆژیایەکی تایبەتە و بەو دەستگا و دامەزراوانەی کە کەناڵی ترکاری لەسەرەکایەوە ئەم فەرهەنگ و پەیامە تایبەتە بگەێنە بەو بینەرانەی کە هەیەی و هەوڵیشە ڕۆژ بە ڕۆژ بینەرەکانی زیاتر بێ و ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەتەکیەت و فەرهەنگی بینەرەکان ئامامەڵە بکە و گەشەی پێبات و ئەو ڕۆشنبیرێکەوە بیگەێنە بە خەڵک. ینی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕیزی کەناڵە پەیامدارەکانایە کە خاوەنی فەرهەنگێکی تایبەتی خۆیەتی. ڕەنگە بپرسیانی چی لە ڕیزی کەناڵە پەیامدارەکانە. ئێمە بمانەوە نەمانەوە کۆمەڵێک کەناڵی میدیایی هەن هەر لە ئەکاونتی فەیسبوکێکەوە بیگرێت تا کەناڵی ئاسمانی ینی پەیامێکی دیاریکراوی
بەرژەوەندی گشتی کۆمەڵایەتی لە پشتەوە نییە لەوە چێ پامێکی شخصی بێ پامێک بێکە بۆ بابەتێکی تیجاری مامەڵە بکە یان بۆ بابەتێکی هەژمونی فەرەنگی مامەڵە بکە ئەمانە ئەشێ بوترێ هەڵگری پامێکین بەڵام پامێکی دیاریکراوی کە لە خزمەت بەرژەوەندی کۆمەڵگایە بێ میدیاکارەکان وانی لە بواری زانستی میدیاییشەکەن زۆر جار بەبێ پەیام ناویە بن چونکە پامێکی شخصیت تۆ ناکرێت پامێکی شخصی تەوزیفکەی بۆ پامێکی کۆمەڵایەتی گشتی ینی خەڵکانێکی زۆر لە پشت ئەم پەیامانەوە نین یانە نابێ بە میدیای خەڵک نابێ بە میدیایەکە کۆمەلگایەک چاوەڕوانی ئەوەی پێ بکە پامێکی پێبدا ئاسی ڕۆشنبیری بەرز بێتەوە یان پامێکی دروستی پێ با یاخود پامێک بەدەر لە چوارچێوە ڕیکلامیەکان کە هەمیشە ئەکرێت یان بەدەر لەو بەرنامانەی کە ئەکرێن بۆ زۆرکردنی ڕیکلام چونکە ئێمە بمانەوە نەمانەوێت لە میدیایە کە باس لە ڕیکلامەکرێ یەکێک لەو خاڵانەی قسەی لەسەرکرێەوەی کە ڕیکلام بە ڕێژەیەکی زۆر درۆیتایە بە ڕێژەیەکی زۆر ڕاشکاو نییە ڕاست نییە ماڵس کاروان کەواتە کەناڵە پەیامدارەکان لە کوردستانە هێندە کەمن و هێندە گرنگن کە ئەتوانین بە پەنجەی دەست بیان ژمێرین ئەگەر بە پێناسەی یعنی ئەگەر باسی میدیای کوردی بکەی بەداخەوە کۆمەڵێک کەناڵ بەهۆی ئەیانەوێ هەژمونێکی فەرەنگی بکەن یان ئەیانەوێ دەستکەوتێکی تیجاری زۆریان هەبێ ئەمانە خەریکە وردە زیاد دەکەن ئەو کەناڵان تر کە پەیامی ئاینی پەیامی کۆمەڵایەتی ئەمانیان وەرگرتووە وردە لاکەنەوە بە لای حاڵتە تیجاریەکەیانی ناتوانن فەرامۆشیکەن لە کاتێک ئەو کەناڵانەی بۆ خەڵکی شەکەن ئەبێ پشت بە داهاتی مادی کەناڵەکە نەبەستن ئەوەندەی کە پشت بە هاوکاری خەڵکە بەستن بۆەوەی پەیامێکی دروستی پێ بگە پەیامی دروست کە گەێنی بە کۆمەلگاوەکو خواردن وایە وەکو خۆراک وایە کە گەێنی بە کۆمەلگا چونکە کۆمەلگا ئەمانەی ئەوێ بزانێ پەیامەکانی دنیا ڕاست و دروست چۆنن بەڵام کاتێک کاتەوێت لە پێناو بەرژەوەندیەکی مادیە پەیامەکان ڕاشکاوانە نەکەی پەیامەکان تەمومژاویکەی ئەمانە دەستکەوتە مادیەکە دەست کەناڵەکەیەکەوێ دەست بەڕێوەبەرانی کەناڵەکەیەکەوێ خاوەنانی کەناڵەکەیەکەوێ بەڵام ئەوەی کە کۆمەلگایەوێ دەستی ناکەوێ ئەو زانیاری ڕاست و دروستانن ئەو پەیامە ڕۆشنبیریانن ئەو هوشیارکردنەوە دروستانە دەست کۆمەلگا ناکەوێت کەواتە کۆمەلگا وردە چاو لەمانە ئەنوقێنێ جارێک دوانسیان وردە چاویان لێ ئەنوقێنێ و چاو بەلای ئەو کەناڵانە کاتەوە کە خاوەنی پەیامن پەیامێکە بۆ کۆمەلگا سووتی هەبێ بۆیە هەمیشاڵێن میدیای خەڵک لای کۆمەڵانی خەڵکی تریان کۆمەلگاکەت هەمیشە دروستتر و پەسەندترە وەک لە میدیایە کە دەرچێت لە ڕێساکانی میدیای خەڵک ڕاست ئێمە کۆمەڵی میدیای خەڵکمان نییە وەکو واتە وەکو پێناسە بەڵام کۆمەڵێک میدیامان هەن کە بنەمای زۆری ینی زۆرێک لە بنەماکانی میدیای خەڵکیان لە خۆکەوە کردووەتەوە ئەمە ینی کۆمەلگایەکی زۆرتر چاوەڕێیانەکە و چاوەڕوانی دەست و دەمی ئەوانە کە پەیامی دروستیان پێ بگەێنن مانسا کاروان زەرورەت و گرنگی بوونی کەناڵی ئاسمانی پەیام لەو ساتە وەختەی 10 ساڵ بەر لە ئێستادا کە بەتایبەت تەنها دوو حیزبی دەسەڵاتدار بۆ ئایدۆلۆژیا و مەبەست و ئامانجی سیاسی خۆیان کەناڵی ئاسمانی زۆر و زەبەندەیان هەبوو زەرورەت و گرنگی بوونی کەناڵی ئاسمانی پەیام لەو کاتا چی بوو و چ گرنگیەکی بە ڕەوشی میدیای ئێمەدا ئەم پرسیارەت وەڵامەکەی لە دوو ئاڕاستەوە توانین بینەوە لایەنێک زەرورەت و گرنگی کەناڵی پەیام بۆ خاوەنداریەتێکی کە بۆ حیزبێکی ئیسلامیە چەند زەرورە ئەمە بمێنێتەوە ینی ئێستا لە دنیاە نەک تەنها لە هەرێمی کوردستانە وای لێ هاتووە شەخص بەبێ وجودی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە وردە نەبێ دامەزراوەیەک دەستگایەک بەبێ بوونی دامەزراوەیەکی میدیایی لە ناویا وردە نەبێ حیزبیش بە هەمان شێوە ئایندەی نادیارە بێ لای خەڵک ئەگەر کەناڵێک زمانێکی نەبێ قسە بکە وەکو شخصێکی بێدەست و پێ و بێچاو و بێ زمانە بێت کە بێوێ مامەڵە لەگەڵ خەڵکا بکە ئەرکی قورس ئەبێ کاتێک کە پەیامێک نەبێ لایەنێک دەستگایەک نەبێ پەیامەکانی بگەێنن نەکەر ئەوە بەڵکو وردە ئەپوکێتەوە لە ناو جەماوەرە چونکە چاوی خەڵک ئێستا بۆ بە چاوی شاشە ئێستا کەناڵەکە تەنها لە شاشەیەکی نێو ماڵەکانی و لەسەر مێزێکدانرا بێ بە ئیسراحەت دانیشە سەیری بکە ئێستا هەمیشە بەدەستیەوەیەتی ئێستا شاشەکە پێڵێ ئەتەوێ ئاگادارت بکەمەوە کە پەیامێک هاو لە کەناڵی پەیامەوە زوو پێت بگا جەرسێک لێ بداڵی بەڵێ زوو ئاگادار دەکاتەوە لەبەرەوە چاوی خەڵک بۆ بە چاوی شاشە نایەوێ بێتە بازار ببینێ بزانێت چ کاڵایەک هەیە لە بازاڕە سەیری شاشەکەی کا بزانێت چ کاڵاک هەیە نایەوێ بچێتە ناو دامەزراوەی حیزبێکەوە لەگەڵ بەشی پەیوەندیەکانی قسە بکە بزانێ ڕای سیاسیان لەبارەی مەوزوعێک چییە ئەڵێ سەیری شاشەکەیانەکەم بزانم چییە کە ئەمانە نەبوون دەرگاکەی تۆ داخرێ ئەم کەناڵە نەبوو دەرگاکەی تۆ داخرێ ئەمە بۆچی بۆ گرنگی بۆ حیزبەکە ینی بیر وا بیر بکاتەوە کە ئەم کەناڵەی نەبێ دەرگای ماڵەکەی داخرێ بە ڕووی خەڵکە
لە ژوورەوە چیەکە خۆی سیاسەتەکانی چۆن بەڕێوە بێ خەڵک ئاگای لێ نابێ. چەند پێش بکەوێ خەڵک نازانێت پێشکەوتووە، چەندیش دوا بکەوێ خەڵک نازانێت دواکەوتووە. ینی بە خولاسەی کەلام لە ڕووی فەلسەفیەوە لە چوارچێوەی مەکان و زەمانە چێتە دەرەوە. فەیلسوفەکان ئەڵێن هەر شتێک لە چوارچێوەی مەکان و زەمان چوویە دەرەوە ئەو کاتە بە کەسێکی مردوو دائەنرێ، کەسێکە لە نێو ژیانە نیە، چونکە ژیان ئەم چوارچێوەیە لە نێو زەمن و مەکانە. حیزبیشیان ڕێکخراویشیان دامەزراوەش کە میدیای نەبوو بەم شێوەیە، حتا وتم گەیشتووەتە شەخص کابێ لە ناو میدیایە وجودی هەبێ. بۆ کۆمەلگاکەش کە زەرورەتی ئەم کەناڵە چیە بمێنێتەوە و گەشە بەخۆی بە کۆمەلگای تۆ بە ڕێژەی لە سانەوە 25 و بەرەو سەر کۆمەلگایەکی ئاینی ئیسلامیە. کاتێک کە میدیایەکێ پەیامێکی ئاینی ئیسلامی وەرەگرێ چاوەڕوانی ئەوەیە کە مامەڵە لەگەڵ کۆمەلگایەکی بەرفراوانی بەڕێژە لە سانەوە 5 بەرەو سەر بکە. ینی دایناوە بۆ خۆی کە ئەبێت ڕێژەی لە سانەوە 5 کۆمەلگاکە مامەڵە لەگەڵ ئەما بکات. بۆیە ئەم ڕێچکەی گرتووەتە بەر. کاڵێن ئاینی ینی فەرهەنگیش، چونکە هیچ بنەمایەکی ئاینی بەو شێوە بەرفراوانە ئیجرا ناکرێت کە لە سەدانەوە 25 کۆمەلگا وەریگرێ ئەگەر نەبێ بە فەرهەنگیەوە کۆمەلگایە. ئەبێ بۆ بانگخوازەکان هەمیشە هەوڵەیەن کە ئەم بنەما ئاینێ بکەن بە فەرهەنگ بۆی کۆمەلگا لەسەری بڕوات. کاتێک کە ئەمە فەرهەنگیان بێ بەم شێوەیە ئەی لەکوێوە ئەم فەرهەنگە هەمیشە پیشانە درێتەوە، لەکوێوە زیندوو ڕاگیرێ ئەبێ لە کەناڵێکەوە بێ، لە مایکێکەوە بێ، لە کەسێکەوە بێ کە قسە بکە، ینی لە ڕێگەیەکی میدیاییەوە بێت. وجودی ئەم ڕێگە میدیایەش کە ئێستا لە هەرێمی کوردستانە کەناڵێکی خۆی بە ناوی کەناڵی پەیام ناساندووە و پێناسی خۆی بەم شێوەیە کردووە، ئەمەیە کە مامەڵە لەگەڵ کۆمەلگایەکی زۆرەکە. ینی بە نەبوونی فەراغێک لەناو کۆمەلگاکەیە دروستە بێ کێ لەسەر ئەم بنەما ئاینیە فەرهەنگی مامەڵایەکە هەمیشە بە فەراغ ئەمێنێتەوە. لەبەرەوە پێشم وایە کرد کەناڵی پەیام بە تەنها ناتوانێت ئەم فەراغە گەورەی نێو کۆمەلگا پڕ بکاتەوە، بە تایبەت کۆمەلگایەکی ئاینی کە فەرهەنگێکی ئاینی بەهێزیان وەرگرتووە، بەڵام لانیکەم وجودی بەشێک لە فەراغەکە پڕەکاتەوە. ئەمسا جۆرەکانی میدیا کامان یان میدیا چەند جۆری هەیە؟ ئەگەر پێناسی میدیا بکەین لەسەر یان باسی جۆرەکانی میدیا بکەین ئەبێ بنەمامان دیاری کراوە بێ دیسانەوە. ئەگەر لەسەر بنەمای جۆری تەکنەلۆژیاکە بیکەین، میدیامان هەیە دەنگ و ڕەنگە، میدیامان هەیە بەزدەنگە، میدیامان هەیە نووسینە ینی چاپکراومان هەیە، تەلەڤیزیۆن دەنگ و ڕەنگمان هەیە، اینجا ئەنتەرنێتیمان هەیە، هەموو ئەمانە لەسەر بنەمای چی ئەو دەستگایەن ئەو ئەمریکا پەیامەکەی پێێنێری. بەڵام ئەگەر لەسەر ناوەڕۆکی پەیامەکە بێ یان بابەتی پەیامەکە بێ ئەتوانی بڵێ میدیای ئاینیمان هەیە، میدیای زانستیمان هەیە، و میدیا تایبەتانی کە هەیە وەرزشیمان هەیە، سیاسیمان هەیە، گەنجانمان هەیە، تاوەکو کۆتایی. دیسانەوە بە پێشکەوتنی ئەم تەکنەلۆژیای ئەم میدیای هاتووە ماڵتی میدیایەک دروست بووە یان میکس میدیایەک دروست بە هەمووی بەچی تێکەڵی کردووە لە ناویەکە. ینی هاتووە تۆڕە کۆمەڵایەتەکان هەم دەنگ و ڕەنگ و نووسین و هەتا دوایی تێکەڵاوەکە. هەر تۆڕە کۆمەڵایەتەکانە کەسی وەرزشەوان و سیاسی و کۆمەڵایەتی و هەتا دوایی تایە. ینی ئەسا ئەو میدیایە میدیایەکی وا بەرفراوانە کە لەسەر ئاستی هەم ئامێرەکان ناتوانانی دابەشی بکەی و هەمیش لەسەر ئاستی جۆری سازکردنی پەیامەکان یان بابەتی پەیامەکان ناتوانانی دابەشی بکەی. میدیایەکی گشتیمان بۆ دروست بووە کە زۆر جار بە ماڵتی میدیا ناوی ئەبین یان بە میدیایەکی بەرفراوان و تێکەڵ ناوی ئەبین. کەواتەی مە ناتوانین کەناڵی ئاسمانی پەیام دابەش بکەین بەسەر ئەم دوو بوارەدا بڵین کەناڵی ئاسمانی پەیام لەکوێی ئەم جۆرانی میدیایە بەتایبەت لە شێوازی گەیاندنەکەی و ناوەڕۆکی گەیاندنەکە. ئەگەر بڵێ کەناڵی ئاسمانی پەیام لە چ جۆرە کەناڵێکە لە هەمان کاتاتوانی بڵێ کەناڵێکی گشتیە، چونکە هەم ڕادیۆشی هەیە لەگەڵیا و هەم لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکانە وجودی هەیە، هەم ماڵپەڕی هەیە و هەم لە شاشەکانیشەوە هەیە و هەم ئەپلیکیشنێکیشی هەیە لە دەستی هەموو خەڵکە وجودیە بێت. ناوەڕۆکەکەشی گشتگیرترە، ناوەڕۆشی گشتگیرترەوە کوتت. بەڵام ئەگەر لەسەر ئاستی بابەت بیکی کەناڵی ئاسمانی پەیام بۆ نمونە من کەناڵێکی سیاسی ئاینیم یان کەڵانێکی فەرهەنگی ئاینیم، بەم شێوەیە توانی بیخیتە یەکێک لە پۆلێنەکانەوە کە وجودی هەیە و ئەمە تەنها لە یەک پۆلێنی شارڕێ نابێتەوە، توانین لە چەند پۆلێنێکە شوێنی خۆی بگری. هەموو کەناڵەکان وایان لێ هاتووە هەر کەناڵە و لە پۆلێنەکە شوێنێکی هەیە، توانی شوێنەکەی جۆرەکەی دیاری بکەیت. زۆر باشە. ئامانج و هەدەفی میدیا بە تایبەت لە کۆمەڵگەی ئێمەدا چییە؟ کامەی ئەو ئامانجەی کە میدیا پێویستە کاری بۆ بکاو هەنگاوی بۆ بەهاوێت؟ خۆی ئێمە لەسەر ئەساسی جۆرەکانی میدیا کە وەکوتم، بەڵام ئێمە جۆرێکی ترمان هەیە کە لەسەر ئەساسێکی زانستی دابەشەکرێ، میدیای خەڵکمان هەیە و میدیای حیزبیمان هەیە کە لە هەرێمی کوردستانە وجودی هەیە، میدیای حکومیمان هەیە و میدیای تیجاریشمان هەیە.
ئەمانە لەسەر ئەساسی ئامانجەکان دیارەکرێن کە تۆ باست کرد. ئەگەر من بێم لەسەر ئەساسی ئامانج بیکەم، ئامانجی میدیای حکومی ئەوەیە کە پەیامەکانی حکوومەتێک بگەێنێ. ئامانجی میدیای سیاسی ئەوەیە کە پەیامەکانی حزبێکی دیاریکراو بگەێنێ. میدیای ئاینی، میدیای فلان، میدیای تیجاریش ئەوەیە کە دەستکەوتی مادی زیاتری هەبێت. لەوەچ ئەم ئامانجە چەند لقی لێبێتەوە. دەستکەوتی مادیم هەبێ ینی پرۆگرامێک بکەم کە کۆمپانیەکان بە زۆری ڕووی تێ بکەن بۆ ڕیکلام. بۆ ئەوەی کۆمپانیەکان ڕووی تێ بکەن بۆ ڕیکلام ئەبێ ئامانجێکترت هەبێ کە بینەری زۆرترت هەبێ. تا بینەری زۆرترت هەبێ ڕێژەی ڕیکلامتیا زۆرترە بێ، پارەی زۆرتر دەسەکەوێت. بەڵام کەناڵێکی حیزبی کە لە هەرێمی کوردستانە وجودی هەیە، بەڵام لەوەچ لە پۆلێنە زانستیەکانە وجودی نەبێ بکەوێتە ناو پۆلێنێکی ترەوە، ئامانجی ئەوەیە کە پەیامەکانی حیزبەکەی بگەێنێ. حیزبەکەی چ ئامانجێکی ئەوەیە خۆ بێ ئەمە ئامانجانش بێنێتە دی، ینی ناکرێ بە دەربێ لە ئامانجەکانی حیزب. پەیام حیزبێکی سیاسی ئیسلامی خاوەنداریەتی، حیزبە سیاسیەکە ئامانجی چییە؟ بوونە بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلامی ئەبێ پەیام دەنگێک بێ، محرابێک بێ بۆ گەیاندنی ئەم پەیامە ئیسلامیە. ئەی باشە لەمەیە ئەبێت چ ئامانجێکت هەبێ بۆی بێنیتە دی، ئامانجت بوونە ڕەزامەندی پەروەردگار، دروستکردنی کۆمەڵگەیەکی ئیسلامی بەختەوەر هەتاوەکو کۆتایی. ینی ئەگەر لەسەر ئەساسی یەک ئامانج دامەزرابی لەژێر سای ئەم یەک ئامانجەیە کۆمەڵێک ئامانجت هەیە. یەکەمین ئامانج ناوەبرێ بە ڕۆیای تۆ، ئەو دیدە دوورەی لە بەردەم توایە، ناوەبرێ بە استراتیژی تۆ. کۆمەڵێک دریشێن ناوبرێ بە ئامانج، ئەمانە کۆمەڵەکە ئامانجەکانی تر ئەمانە ئامانج و هەدەفتن. یەکەم ئەپێکی بەرەو ڕۆیاتە چی، دووەمە پێکی بەرەو ڕۆیاتە چی. چۆن ئەگەی بەم ئامانجانە استراتیژێکت هەیە، ڕێکارێکت هەیە. بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی کە خاوەندارەتی پەیامەکە چۆن ئەگا بە ئەهداف هەدەفەکانی و بە ڕۆیاکەی ئەبێ استراتیژێکی بێ، ڕێکاری هەبێ پێی بگا. ئەم ڕێکارە چیە؟ یەکێکیان کەناڵی پەیامە. یعنی پەیام ڕێکارێکە بۆ گەیاندنی پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی، بۆ بەدیێنانی ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامیش کۆمەڵی ئامانجێ ناکرێ من بڵێم تاو وەڵام مادام کەناڵەکە حیزبێتر لە خزمەت حیزبەکەیەتی. حیزبەکەی لە خزمەت چیایە؟ ینی ئەمە کە دروست کراوە لە خزمەت ئاوایە. ئەی ئاو لە خزمەت چیایە؟ لە خزمەت بەشەریەتایە. بۆ نمونە کۆمەڵێک ئەبێ ئامانجەکانی حیزبەکەش بخوێن تۆ لە بۆ کۆمەلگاکەی هەموو کەناڵە حیزبەکان لەسەر ئەم ئەساسە ئیشەکەن کە ڕێکارێکە بۆ بەدیێنانی کۆمەڵێک ئامانج کە هەموو ئامانجەکان لەنێو کۆمەلگاوە دەرەکەون بۆ کۆمەلگاکەیەتی. ئامانجی کۆمەڵی ئیسلامی پەیامی تەلەڤیزیۆنی پەیامیش چییە؟ ئەمەیکە ئێمە باسیەکەین وەک کۆمەڵێک ئامانجی تر کە بە ئامانجە وردەکان بە هەدەفە نزیکەکان ناوە برێن کاریان لەسەرەکە. مامۆستا کاروان، بێجگەل لەو ئامانجە گشتەی کە هەر کەناڵێکی بازرگانی و ڕیکلام و ئاینی و بۆمنە هونەری هەیەی هەموو میدیاکان پێدوانیە کە هەر هەمویان ئەبێ ئامانجێکی بۆمنە هاوبەشیانە بێ. کامێ و ئامانجە هاوبەشە؟ بۆ نمونە ئەگەر مقدساتی کۆمەڵگەکە ئەگەر بۆ کۆمەڵگەیەکی دیاریکراوە بێ، ینی بۆ نمونەڵێن میدیای کوردی لە پێناو بەختەوەری کۆمەڵگەی کوردی ئایشەکە ئەبێ کۆمەڵی ئامانجی هاوبەشیان لە بەردەما بێ. یەکێ ئەم ئامانجانە چۆنە پێکرێن بە پێڕۆکردنی کۆمەڵێک بنەمای گشتی کە کۆمەلگاکەی لەسەر دروست بووە. کۆمەلگا چییە؟ خەڵکی هاوبەشن لە خاکە، لە یاسایە، لە ڕێنمایەکانە، لە ئیتیکا، لە فەرهەنگا، لە ئاینە. ئەم هاوبەشە پێکەوانە بەسێتەوە لە نێو خاکێکی دیاریکراوە بێ بە کۆمەلگە. کەواتە بێ میدیاکە ڕەچاوی ئیتیکی بکە، ئەخلاقیاتی ئەو کۆمەلگەیە بکە. ئەگەر ڕەچاوی ئەخلاقیاتی ئەم کۆمەلگەی نەکرد، هیچ کەسێک لە بواری میدیا ناتوانێت بڵێ ئەمە بۆ خزمەتی ئەم کۆمەلگایە دروست بووە. و ئەخلاقیات چییە؟ ئەخلاقیات ئەوانن کە لە نێو فەرهەنگیان هەن و یەکێکیت سێری کۆمەلگاکەیە کات و ئەیان نووسێتەوە. بۆ هیچ کۆمەلگایەک نانووسرێت لەوە چێ ئاین بێت بنەمایەکی ئەخلاقی بگۆڕێت، بۆی نووسی بێت و بیگۆڕێ. بەڵام میدیایەک ناتوانێت ئەم حاڵەتە بکە. تەغییرکردن لە میدیایە بە یەک دەستە ناکرێت. میدیا بەشێکە، یان یەکێکە لە بنیادەکان یا بنیادنەرانی فەرهەنگی، نەک هەموو شتێک لە بنیادنەرانی فەرهەنگی. بۆیە هەر خۆی ناتوانێت مامەڵێ بکە. کەواتە ڕەچاوکردنی ئەتیکی ئەخلاقی و فەرهەنگی لە نێو میدیایە خاڵی هاوبەشی هەموو میدیای نەتەوەیەکە، چونکە بۆ نەتەوە ئیشەکە. ڕەچاوکردنی بنەمای یاسایی، چونکە کۆمەلگا دیسانەوە یاسا پێکەوەیانە بەسێتەوە، یاسا ئیدارەیانەکە. ئێمە زانین کۆمەلگا لە تاکا لەوە چێ ئیزعاج بێ لە بنەمایەکی یاسایی، ناڕەحەت بێ پێی، چونکە ئەی خاتە چوارچێوەیەکەوە. بەڵام کە وجودی نابێ یاساکە خۆی پەلامارەیە یاسایەکدانێ. تەنانەت لە ماڵێکیشا بەو شێوەیە کە دوو کەسن ئەبێ شتێک پێیان و پێکەیان ببەسێتەوە مامەڵەی لەسەر بکەن، کە نەبوو ئەبێ داینێن. لەبەرەوە ڕەچاوکردنی بنەمای یاسایی لەلایەن میدیاکانەوە ئەرکێکی سەرشانیانە کە پێویستە ئەم خاڵە هاوبەشیان هەبێ لە چوارچێوەی ئەم یاسایانە هەمووی ئیشەکەن. ئەم پەیامێکە گێنێ ئەو بە جۆرێکترە سازێنێ ئەمیتر تا بەڵام ئەبێ لە ئاخرا بڵین لەسەر بنەمای ئەم یاسایە.
باشە چیترمان هەیە کۆمەڵێک بنەمای ترمان هەیە کە هاوبەشی تیانە بێ بۆن زمان ناکرێ میدیایەک بۆ کۆمەلگای کوردیدانی و بە زمانی کوردی ئیشنەکە کە بەشێکە لە فەرهەنگەکەی ئاین کە تۆ لە ڕێژەی لە ساڵانەوە پێنجی کۆمەلگاکرد لەسەر بنەمای ئاینی پەروەردەبوون و هەن و بووە بە بەشێک لە فەرهەنگیان نابێت دژایەتی بنەمای ئاینیەکانیان بکەی حتا یاساکانت نابێت دژایەتی بکەن ینی پێش ڕەچاوکردنی یاساکە وتوێتی من دژایەتی ناکەم ینی تۆش مەیکە ئەمانە کۆمەڵێک خاڵی هاوبەشن ینی کۆمەلگا لە چیە هاوبەش بێ ئەبێ میدیاکانیشی هاوبەش ئەو پێوەرە چییە کە ئەو میدیایەت بیسەلمێنێ بۆ من کە ڕەچاوی ئەو شتانەی کردو بۆن بوونە کەناڵی وامان هەیە دەڵێ ئەوە تا داعش گەشتە پردێ گەشتە هەولێر هی واشمانیاڵێک داعش گەشتا لە مووسڵە ینی ئەمە جیاوازی هیوامان هەیە هەوڵەدا خێزان هەڵەوەشێتەوە فلیمێک پێشکەشەکە کە ینی پیا و شەرمەکە سەیریکە هیوامان هەیە لە بەرنمەیەکدا هەزارها سوکایەتی بە ئاینی ئیسلام و بە ئاینەکانی دیکە دەکەم ئەم پێوەرە کامەیەکە لە کاتێکە ئەو کەناڵەش دەڵێن نەخێر من خزمەت بە دۆزی کوردەکەم خزمەت بە ئاینەکە یەکەم خزمەت بە ڕەوشی کۆمەڵایەتیەکەم واتە خۆی هین بە دوژمنی ئەم بوارانە دانانێ ئەو پێوەرە کامەیەکە بیسەلمێنەکە ئێمە پێوەرێکمانەیە گەر وەکو پێوەر باسی بکەین دەوڵەت مەدارەکان هەمیشە چاویان لەسەر میدیایە ئەوان ئەو دەوڵەت مەدارانەیە ئەڵێم کە خەمی فەرهەنگی کۆمەلگاکەیان هەیە خەمی خاکی کۆمەلگاکەیان خەمی تاکی کۆمەلگاکەیان هەیە تاک بە تاک ئەمانە هەمیشە بەردەوام چاویان لەسەر میدیای و ئەم چاوانەش بەردەوام زیاد دەکەن ینی کۆمەڵێک لیژنات و بەڕێوەبەرایەتی و دامەزراوشتیان هەیە بۆ چاودێریکردنی ئەم میدیایانە چاودێریکردن نە بە مانای سانسۆری میدیانە نە بە مانای بەستنی دەستی میدیاکان بە مانای ئەوەی بزانن پەیامەکانی ئەم میدیایە لەگەڵ کامە خاڵی پارێزگاری لە فەرهەنگی کۆمەلگاکەیانە کامە خاڵی پارێزگاری لە ئاسایشی کۆمەلگاکەیانە ئیشی لەسەر بکەن کاتێکە بنەمایە کارێک پەیامێک دەرەچێت و ئەم چاوە نایبینێ ئەم چاوە وجودی نییە پێوەرێکت نامێنێ بۆ ئەم بابەتانە بۆیە بەردەوام دەوڵەتەکان حکومەتەکان ئیشیان لەسەر میدیاکان کرۆ بۆی چاودێری بکەن لەخۆوە نییە من بێم بڵێم وڵاتێکی وەکو فلان وڵات فلتەرێکی هەیە بۆ تۆڕە کۆمەڵاتیان نایڵێ بکرێتەوە یعنی ئەمە مافی ئەو وڵاتەیە مەرزێکی ئاسمانی هەبێ بۆی هەموو شتێ نەچێتە ناو کۆمەلگاکەی ینی مافێکی یاساییەکە ئەبێ هەبێ چۆن ناکرێ هەموو تاکێک لە هەموو دەوڵەتێکا بە ئازادی خۆی هەڵس و کەوت بکە چونکە جیاوازە لە قانونی ئەو ئێبێ ئاسمانەکەشی بەم شێوەیە بێ ئێمە لە هەرێمی کوردستان بەراورد لەگەڵ وڵاتانی تر حتا وڵاتانی کە زۆر دیموکراسی نەم بابەتیان هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە هاتوون ئەم بابەتە ئەم چاوانەیان نوقاندووە لە پێناوچی کۆمەڵێک بەرژەوەندی تیجاری یان بەرژەوەندی سیاسی کە ئەم چاوانە نوقێنرا من ناتوانم بڵێم کاکرازەمە پێوەرێکە بەم پەرداخە بیپێوە ئەگەروان نەبوو ئەوە کەناڵەکە لە خزمەت کۆمەلگایانێ جارە پێوەرەکانیان ون کردووە بۆی تۆ نەتوانی بیپێوی تۆ چەندێ هاوار بکەی بڵێ کاکە ئەمە بنەمای علمی ئەمە بنەمای زانستی ئەمە بنەمای فەرەنگی کۆمەلگاکەتە هیچ شتێک نییە بچێتە ناو پێوەرەوە ئەویشی تێبێتەوە هاوسەنگی کاتەوە پێوەر هەمیشە بە دوولایە نەکرێ سنگەکە خەیتە ئێرە کیلۆتەماتیکەش ئێرە بۆی هاوسەنگ بێتەوە کە ئەمەی ئەم لا نوقێنران نەماون بوو ئیتر هەرچی بخەیتە ئێرە هەرەی خوێنێتەوە لە چه ئاستێکا بێت لە چه ئاستێکانە بێ و حسابیشی بۆ ناکرێت ینی ئەم پێوانەیە ناچێتە ناو گیرفانی کۆمەلگا بێ بڵێ ئەمە هەڵەیە یاننا ناچارێ ئەمە یەک شتمان هەیە لێرەیە کۆمەلگا مامەڵی لەگەڵا بکە ئاستی وشیاری کۆمەلگاکەیە چەند وشیار بێ بەرامبەر بۆ پەیامانەی کە میدیای گەێنێ سێکە لە زۆر کاتە کۆمەلگا بەشێکی کۆمەلگا شەقام دژی بەرنمەیەکە وەستنەوە لە نێو تۆڕە کۆمەڵاتیان دژی بەرنمەیەکە وەستنەوە خۆی لە ئەسڵا بوو چاوێکە بووە لە بەرامبەر ئەمە و ئەم لیژنەیە بەڕێوەبەریە چی ناوانێن حکومەت لە دژی ئەمە بوەستایەتەوە نێهێشتایە بکرێت بەڵام فێرەی تاکی کۆمەلگا کە هێندە زۆری بۆیێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی فەرەنگیەوە خۆی هەڵەسێت دژ بەم بەرنامەیە وەسێتەوە کۆمەڵێک دراما پێشکەشێکرێ خەڵک ڕایەگرێ نایاڵێ بڕوا کۆمەڵێک بەرنامە هەیە خەڵک دژیەوە سێتەوە نایڵێتتر تکرار بێتەوە ئەمانە چییە فشارێکی گەورە لەسەر کۆمەلگاکە دروست بووە لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست بووە لە ڕووی فەرهەنگیەوە کاکە ئەم درامایە هەژمونێکی فەرهەنگیە بە کۆمەلگەی من ناخوا چی ناکە لە ماڵێ یەکێ لەوی تر یەکێ لەوی تابێ بە کۆمەڵێک وەڵەسن دژیان بابەتە وەستنەوە ئەچن دەوڵەت وشیارەکەنەوە ئەڵێ تۆ چاوت بکەرەوە بزانە چی ئەو گزارە بەرامبەر بە کۆمەلگاکەت اینجا دەوڵەتێت قسە لەگەڵ ئەم کەناڵەکەیان ڕایەگرێیان شتێکیان کۆمەلگار خۆی ڕایەگرێتەوە پێوەرەکە ئێمە بۆ بە وشیاری کۆمەلگا بێ کۆمەلگا خۆی وشیار بێت لە ڕاستیە ئەگەر وشیار نەبێت کۆمەڵێ بابەتی میدیایی هەیە سەری تێکردوون وەکو خۆرە ئەیان خواردوو نەبن فەرهەنگەکەی ون نەبێ عەقڵیەتی خەڵکی ون نەبێ پەروەردەینەوەکانی ون نەبن هەمووی وای لێیە بۆچی ئەڵێن ئێمە لە کاریگەری میدیاکانە نەزەریەکمان هەیە کە ئەڵێ تەکنۆلۆژیا وای کردووە جیهان بچووک بۆتەوە وانە جیهان بۆ بە گوندێکی بچوو بەڵام
پەیام سازیەکە وای کردووەڵێن نەخێر کاکە ماڵێک بۆ بە جیهانێکی گەورە بۆ لەبەرەوەی ئەم شتە جیاوازیانە لە میدیاکان یەک کۆمەلگا ڕووی کردوێتە ماڵەکە یان لە میدیا جیهانیەکانەوە 4 مناڵی هەیە لە 4 شاشەی دەستیانەوە 4 فەرهەنگ وەرەگرن سەیری دەرگای حەوشەکەی بکە مناڵێکێتە دەرەوەڵی تورکە مناڵێکێتە دەرەوەڵی عەرەبە یەکێوەکو ئەوروپیەتە دەرەوە هەر لە یەک ماڵەوە چی وای کردو ئەم شاشانەوە کاکە لە دەستی خەڵکان جاران ئەوت تەلەڤیزیۆنێکە باوکە ئەیگۆڕێتە سەر ئەم بەرنامەیە ئەم درامایە ئەم فیلمە یەک فەرهەنگی وەرەگرێ ئێستا تەلەڤیزیۆنەکە نەماوە ئێستا بە شاشەکەی دەستی هەموو حاڵەتەکان هەموو فەرهەنگەکان هەموو شتەکان وەرەگرێ ئەمڕۆوەکو ئەوروپیەشی سپێوەکو کەناڵی ئاسمانی پێیان پێی ناوەتە 11 ساڵەی دامەزراندنیەوە لەکوێی ئەم بەرپرسیارەتی و ڕەچاوکردنی بۆ منە ئاسایشی نەتەوەی و ئاشتی کۆمەڵایەتی و ئابوووریەکی ڕەوادا بوو یانی تا چەند توانیوێتی خزمەتێکی بەرچاو بکە بەبێ ئەوەی کە وەکۆڵی ڕێز لە بەها کۆمەڵایەتەکان بگرێ ڕێز لە ئاشتی کۆمەڵایەتی بگرێ ڕێز لە ئاسایشی نەتەوەی ئێمە بگرێ وەکو ئەوەی کە کەناڵێکی ئاینیشە و نەتەوەی و چۆن تێکتوانیوێتی ئەم دوو ڕاهەندە تێکەڵ بکە بەیەک کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵێک خاڵی خۆی جیا کردوێتەوە لە کەناڵەکانیت یعنی ئەگەر لەناو کۆمەڵگەیەکە لەناو مجموعەی خەڵکا باسی بکەی ئۆتۆماتیکی ئەم خاڵە هاو جیاوازانەی لە کەناڵەکانی ترێتە پێشچاوی کەناڵی فلان وایە بەڵام کەناڵی پەیام وایە کەناڵی فلان وایە بەڵام کەناڵی پەیام وایە ئەمانە خاڵی باشن بەڵام هەموو شت نین ئێستا بۆ دروستکردنی کاریگەری میدیایی لەسەر کۆمەڵگا بۆ لەبەرەوەی ئەگەر تەنها پشت بۆ بە سێشاشەیەکێ بێ و لە ڕێی فرکوێنسێکەوە لە ماڵەکانە وەربگیرێ ئۆتۆماتیکی کۆمەڵێک جەماوەر لێ کەمەکاتەوە ئەبێت تۆڕێکی کۆمەڵایەتی بەرفراوان هەیە هەژمونێکی میدیایی بەرفراوان هەیە ئەبێ بچێتە ناو ئەم میدیانەوە ئەبێت تەنها لە شاشەی ماڵەکانەوە سە بچێتە سەردەسی تاکی کۆمەڵگا و ئەبێ ئەو هەژمونە فەرهنگە کۆمەڵایەتی هەیەتی بەجددی بە هێزێکی بەرفراوانەوە هێزێکی تەکنەلۆژی هێزێکی اقتصادی هێزێکە ناوەڕۆکی پەیام ئەسازێنێ ڕوبەڕووی بێتەوە چونکە ڕوبەڕوو نەبێتەوە ونە بێت لە ناو ئەمەیە ئێمە زانین گەنج کە ئایندەی کۆمەلگا بە ئایندەی کۆمەلگا ناوەبرێ و کۆمەلگای لەسەر بنیاد دەنرێتەوە دوای 10 ساڵ کۆمەلگاکە گۆڕێ ئۆتۆماتیکی ئەیگۆڕێ بە مامەڵەکانی گەنج تەماشای کۆمەلگای ئێمەش بکە گۆڕانێکی خێرای پێوەیە ناگاتە 10 ساڵ بە 5 ساڵ تەغیرێکی گەورە بینی لە نێو تەعامل و هەڵسوکەوت و فەرهەنگی کۆمەلگاکەتە ئەگەر نەتوانی وەکو کەناڵی ئاسمانی پەیام مامەڵە لەگەڵ ئەم گەنجانەیە بکەی کە هەژمونێکی بەرفراوانتری لەسەرە وەکو قەڵغانێک نەتوانی دەیان تیر بگەڕێنیتەوە یەکێک لەو تیرانە هەربەر ئەو گەنجەکەوێ کە جیاواز لە پەیامەکەی تۆیە ئەمە چۆن نەکرێ یەکەم خۆت قەڵغانێکی بەهێزبی یەکەم ئەم قەڵغانەت بەرفراوان بکەیت یعنی تەنها سەری کەسەکە نەپارێزی بێ لەگەڵ جەستەی کەسەکە بێ خێزانی کەسەکە بێ کۆمەلگای کەسەکە بەپارێزی یعنی ناکرێت کۆمەڵێک بابەت و ژانری میدیایی هەن تۆ خۆتی لێ بدزیتەوە لە کەناڵێکەوە کە بتوێ فەرهەنگێک دروست بکەیت بەڕاستی کاڵێن میدیا یەکێکە لە بنیاد نەرانی فەرهەنگی تەنها بە خەبەر ناکرێ بە یەکێک لە ژانرەکان تەنها بە بەرنامەیەکی دیداری ناکرێ و تەنها بە خوێندنەوەی بابەتێک ناکرێ پێویستی بە خەبەر هەیە پێویستی بە بەرنامەی کۆمەڵایەتی سیاسی درامی فیلم هەتاوەکو کۆتایی هەیە هەموو ژانرەکان ڕێگەی خۆیەگرێتەوە بەر ئەگەر کەناڵی پەیام وەکو یەک کەناڵ بمێنێتەوە بە خەبەری نەبێ بە تۆڕێکی بەرفراوان و هەموو لایەنەکان نەگرێتەوە کێسەوە بزانام کەناڵی پەیام سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵایەکێکە لە کەناڵەکانی هەموو سوچەکانی تری میدیان نەگرێتەوە ئەو تەئسیرێکی هەیەی کەمە بێتەوە لەسەر ئەوانەیە کە لە بەدیار شاشەوە دانیشن ئەوانەی ئێستا بۆ میدیا بەدیار شاشەوە دانیشن ڕێژەیان کەمی کردووە کەم تری شەکاتەوە بەدیار شاشەی تەلەڤیزیۆنی ماڵێکەوە ئەوانە ئێستا کە میدیا خوێندنەوە لەسەر شاشەی دەستیان ئەمانە ڕێژەیان زیاتەکە یعنی ئەبێت تۆ بێ ئەم هەنگاوە بنێی چەند زەختت لەسەرەکات چەند قورسە لە ڕووی تەکنەلۆژیەوە چەند لە ڕووی مادیەوە زیاترە ئەرکی هەیە بۆ تۆ ئەبێ ئیلا بیبڕی نەیبڕی وردە وردە کوژەیتەوە وەکو کەناڵێکی ئێزدیت لێ لە ئێجدیا وردە وردە ئێزدیەکان کامەکەن لە ئێزدیشە نۆرماڵەکان کامەکەنە هاوانەی تاوەکوێ بێ بە ڕادیۆ بینەری ڕادیۆ بتوێنێتەوە کەم بووەتەوە لە ڕادیۆوە ئەوانەی کە هەن یان لە مۆبایلەکەیەوە یان لە شاشەکەی دەستیەوە یان لە ئۆتۆم ئەم شتەکانی یە گۆڕانبێتەوە لەگەڵ یا بڕۆی ئەگەر نەتوانی لەگەڵ یا بڕۆی ئەم شاشەیە دادی کۆمەلگاکەت نادا کە کاریگەریت لەسەری هەبێ مانەوەی شاشەکە زەرورە چونکە هێشتا بینەری هەیە هێشتا خەڵک بە دیارەوە دانیشە زەرورە بەڵام فەرامۆشکردنی ئەوانیش خەتەرە ئەبێت لەگەڵیان تێپەڕ یابانیەکان ئەڵێن ئێمە ئێستا ئەمانەیە لە ڕێی تەکنۆلۆژیا وا بکەینی تر لە شاشەکانەوە ڕیکلام پەخش نەکرێ هەر یەکسەر ڕیکلام لەگەڵ تنۆکی بارانە بێتە خوارەوە ئەمە لە ئەوڵەوە کە 10 ساڵ لەمەوە پێش ڕاگەیەنرا ینی
وەکو بڵێ پێشبینیکردنی سەخت بوو بەڵام ئێستا زیاد لە تنۆکی باران ڕکلامێتە ناو دەستی خەڵکەوە تنۆکی باران لەوە چێ لە ساڵێکا دووجار باران لێ نەدا بەڵام لە ڕۆژێکا 24 ساعت شاشەکەی بەدەستێوێتی لە 24 ساعتەکە لەوە چێ زیاد لە 24 ئەپلیکیشن لە شاشەکەیە بێ لەگەڵکردنەوەی هەر ئەپلیکیشنێکا کۆمەڵێک ڕکلامێتە سەر شاشەکەی یعنی لە باران زیاتر یعنی توانیان بیکەن ئەگەر کەناڵی پێیان خۆی لەم حاڵەتانە دوور بگرێت و تەنها کلاسیکیان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ببینرێت کاریگەری کەمە بێتەوە چۆن پەیام بمێنێتەوە پەیام ئەبێت لەگەڵ دوو ڕەوت هەیە بڕوا ڕەوتی تەکنەلۆژیایی میدیایی لەگەڵی بڕواەوە پەیامانەی هەیەی پێی بگەێنێ چونکە وتم میدیام کەرەستەیە کە ئەمە لێرەوە گەێنێتەوێ لەگەڵ ڕەوتی ئەمەیە بڕوا لەگەڵ ڕەوتی تەغیری کۆمەڵگا لە چییە لە مامەڵەکردنی لەگەڵ تەکنەلۆژیایە چونکە تەکنەلۆژیای سە بۆ بەشێک لە بنیادنەری فەرهەنگی چۆن میدیا خۆی فەرهەنگە پەیامسازی فەرهەنگ دروستەکە ئەمیش بە هەمان شێوە یعنی یەک دەست ناتوانێت بێ ویش بگری لەگەڵ خۆت تا بڕۆی بۆی بیگەێنی ئەم پاپەتە اینجا لە ڕووی پەیامسازیشەوە ئەبێ پەیامەکانی بە ستایلێکی نوێ وا بسازێنێ کە لەگەڵ ئەو ئەقلێتە بەرفراوانەی ئەمە هەژمونە بەرفراوانەی هەیە ڕێ بکە بەڵام دژ بە هەژمونەکەش یعنی دوو ئەرکی لەسەرە لەگەڵ ئەمان ڕێ بکە وەچی و پارێزگاری و لە فەرهەنگەکەی خۆشی بکە کاتێک هەڕێەکە یعنی بتوانم لەگەڵ ئەم ماراسۆنەیە یەکەم بم بە هەمان جلوبەرگی خۆمەوە بە هەمان تێڕوانینی خۆمەوە بە هەمان هێز و توانای خۆمەوە ینی هیچ مەوادێک بەکارێنم کە هێزی خۆم زیاد بکەم بۆ ئەوەی یەکەم بم بە هەمان هێزی خۆمەوە بتوانم بگەم خەڵک مەوادی تر بەکارێنێ ئەبێت تۆ بەرەنگاری بیتەوە ینی ئەرکی قورسە جددی ئەرکی قورسە ینی ئەبێ خۆی بەهێزکان نەک لە دەرەوە بەهێز بکرێ بۆی بمێنێتەوە بتوانێت ڕۆژێکە ببڕێ ینی وەکو خەڵگەکەی تر بێت هەمان مەوادی بەهێزکردن وەربگرێ چونکە ئەم مەوادانە ئەگەر بۆ میدیا بەراوردی بکەی تەغیری فەرەنگی ینی تۆش بی هەژمونی ئەو فەرهەنگە لەسەر فەرهەنگی کۆمەڵگاکە دروستکەی ڕێەکەی بەڵام کاریگەریەکەت نییە وەکو ئەوەی کە خۆت تێ بیگەێنی تۆ فەرهەنگێکی ئیسلامیە گەێنی ئەبێ بەم فەرهەنگی ئیسلامیەوە ڕەوتەکە بگری و ماراسۆنەکە جێبەجێ بکەی کامت گۆڕی خۆت پاڵت پێوە نەکەویتە پێشەوە گرنگەوەی نەیگۆڕی گرنگەوە ینی نەیگۆڕی نەیانی بەرەو پێشی نەبەی بەرەو پێشی بەرە بەڵام ئەساسەکەت بنەماکەت هەبێت مامۆستا کاریگەری میدیا چێیام ئەو کاریگەریە چیە کە میدیا بەسەر کۆمەڵگەوە جێی دەیەڵێ من خاڵێکی تریشم باس کرد کاریگەری میدیا ئەگەر دنیای بچوو کردوێتەوە لە ڕووی گەیاندنی زانیاریەوە لە ڕێی تەکنەلۆژیاوە دنیاشی بەرفراوان کردو بەهۆی کاریگەریەکانەوە لە ڕێی پەیامسازیەوە جۆری پەیامەکانەوە باش ئەمانە کۆمەڵێک بنیەی زانستی یان تێری زانستی لەسەر بنیاد نراوەکە ئەم کاریگەریانە چۆن ئەگەێنرێن یەکێڵێ ئەم کاریگەریە وەکو گولەیەک چۆن تەسیری خۆی بەجێڵێ ڕاستەوخۆ لەسەر خەڵک بەجێ هێڵێ لەگەڵ پەیامەکەتێک گەێنی لە ناو کۆمەڵگایە کاریگەری دروستەکەی یەکێڵێ نەخێر ئەمە وەکو چۆن مادەیەک بە کوتانەکەی تە لەشی مرۆڤەوە وردە تەشەنەکات و بەرەنگاری ئەو شتانە بێتەوە کە لە ناو دەرونایەتی میدیا شوایە ئەمڕۆ پەیامێکە گێنی لەوە چێ 10 ساڵی تر کاریگەریەکی دەرکەوە یا ساڵێکی تریان مدەیەکی تر گیان کۆمەڵێک ڕێکاری تری کاریگەری لەسەر خاڵک لە ڕێی میدیاوە هەیە کۆمەڵێک توێری تر هەیە بەڵام هەمویان دروستن هەمویان هەن دابشکراون بەسەر ژانرەکانە بۆ ناڵە ژانری خەبەری کاتێک پەیامێک لە ڕێی خەبەرێکەوە گەێنی کاریگەریەکی خێراترە بەڵام لە ڕێی دراماوەی گەێنی کاریگەریەکەی نەرمترە لەسەر کۆمەڵگا بەڵام هەر وجودی کاریگەریەکە مێنێتەوە و بەجێمێنێ بۆیە میدیاکان ئێستا سیستمی تۆڕی میدیاییان گرتووە یعنی ناتوانێت بە یەک تەلەڤیزیۆن بێت هەم سیاسی بێ هەم کۆمەڵایەتی بێ هەم اقتصادی بێ هەم وەرزشی بێت تا کۆتایی لەبەرەوەی بەش ناکە مامەڵە لەگەڵ کاتاکە ناتوانێتەوە پەیامەکان زۆرن کاتەکەی کەمە ناچار تۆڕێکی میدیاییەت کەناڵێک بۆ بابەتی کۆمەڵایەتیە کاتەوە بۆ بابەتی ئاینیە کاتەوە بۆ بابەتی سیاسیە کاتەوە ینی هەموو پەیامەکان لە ڕێی چەندین کەناڵەوە گەێنێ بە خەڵک بۆی تەسیرەکان بە جارێک تەسیری نەرمی هەبێت تەسیری خێرای هەبێ ئەگەر تۆ هەردانیشی بە دیار تەسیری نەرمەوە فقط دراما پێشکەشکەی بۆ نمونە پەیامێکت نەبێت تەسیری خێرای هەبێت ناتوانانی لەگەڵ ڕەوتی شەقاما بڕۆی چونکە شەقام کاریگەری خێرایەوێ لەسەری ڕاستە هەندێشت هەن بە هێواشی کەڵەکە بن و دروستە بن بەڵام جوڵانەکەی کاریگەری خێرایەوێ ئەگەر بێ بەس خەبەریش بکەی ئەوە تۆ هەمیشە کاریگەریەکانت ئانین نابێت چاوەڕوانی 10 ساڵی تر بکەی کۆ تاکێکت پەروەردە کردبێت لەگەڵ ئەم پەیامانەی تۆیا بگونجێ ئەبێ شتێکی شتەوێ کاریگەری نەرمی هەبێ بۆی 10 ساڵی تر دەرکەوێت لەبەرەوە تۆڕی کۆمەڵایەتی ئەرکەکانی تۆڕی میدیای ئەرکەکانی بەم شێوێ دابەش بوون بۆی کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا بەم شێوێ دابەش بێ چونکە وا دابەش بووە لە ناو کۆمەڵگایە هەیە 10 ساڵی تر سەردەرێنێت و ئەوێت چی بکە لەسەر ئەساسی ئەو پەیامانەی کە 10 ساڵ لەمەوە پێش پێی دراوە باوکت کە ئامۆژگاری تۆ ئەکا
ئەوەی کە ئێستا پێتەڵە چاوەڕوانی یەکسەر بیکەی ئامۆژگاری تەکالە ڕۆڵەکە گەورە بووی بەم شێوەیە ماڵوم ناڵ بەڕێوەبەرە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ کۆمەلگا و دراوسێت تا بکە ینی 10 ساڵی تر 20 ساڵی تر چاوەڕێەوە کام کاریگەریە هەبێ بەڵام ئەگەر بڵێ ئێستا ئاوار ئاو بخۆرەوە هەر ئەو دەقێ چاوەڕێت لەکە ئاوەکە توا خواردەوە دوایی یەکی تر ئاراستە دەکاتەوە بۆ لەبەرەوەی کاریگەریەکان دابەشون کاریگەری خێرامان هەیە نەرممان هەیە هێواش زۆر هێواشمان هەیە ئەمانە ئایندەیمان هەیە بۆ ئایندە دەرەکەوی ئایندەیەکی دوور کاریگەریەکان بەم شێوە دابەشە بن بەڵام وەکو تریش کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر خێزان لەسەر کۆمەلگا هەیە کاروان بێگومان کەناڵی ئاسمانی پێیان زمان حاڵی حیزبێکی ئیسلامیە واتە هەم هی حیزبە و هی هەم ئایدۆلۆژیا و ئاینێکە کە پێگوترە ئیسلام بەڵام چۆن کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵ پاراستنی مەبدە و وەکوڵێ بیرکردنەوەی هەم حیزب هەم ئاینی پیرۆزی ئیسلام ببێتە کەناڵی هەمووان ئەو ڕێگە چار و میکانیزمان چینکە بیکاتە کەناڵێکی جەماوەری و خەڵک بە چاویلکەی ئایدۆلۆژیا و حیزبیەوە سەیری نەکە خۆ ئێمە وتمان هەموو ڕۆیایەک کۆمەڵێک ئامانج لە بەردەمیایەتی تام ئامانجانە نەپێکی ئەو ڕۆیایی تۆیانی ئەو ئارامی تۆ کە هەتا بۆ بەدەستێنانی شتێک دروست نابێت کە ئامانجەکانت پێکاڵی ئەلحەمدوللامە بەدەستێناوە هەموو ئامانجێکیش کۆمەڵێک ڕێکار و استراتیژیەکەوێ بیگریتە بەر بۆی ئیجرای بکەیت لەگەڵ دامەزراندنی هەر دامەزراوەیەکی میدیایی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام هەم ڕۆیاکە بێت دیاری کراو بێ هەم ئامانجەکان و دیسان ئەوانەی کە کارەکەن لە بەڕێوەبردننی دامەزراوەکەیە یەن استراتیژەکان داهێنن ڕێکاکان داهێنن بۆەوەی چی بکەن بۆی بگەن بەم ئامانج و ڕۆیایی کە هەیەی لەوە چێ ڕۆیاکان بە دەیان و سەدان ساڵی تر ئەنجا پێ بکە لەوە چێ ڕۆیایەک بێ هەمیشە نوێ بێتەوە شتێک نەبێ بەدەستی بێنی تو دانیشی بڵێ تەواو ئەم قۆناغم بڕی هەمیشە نوێ بێتەوە هەمیشە تمۆحی زیاتر بێت ئەم ئەرکەی کە کەناڵی پەیام هەیەی وەکوتت ئەرکێکی میدیایی لەسەر شانە ئەرکێکی ئاینی ئەرکێکی حیزبی ئەبێ ئەمانە تێ هەڵکێش بکرێن بزانی ئەرکی میدیا چییە و ئەرکی حیزب کامەیە ئەرکێکی گشتی و ئەرکی دینەکەت کامەیە ینی تۆ ئەگەر بە تەنها یەک لایەنیان بگری ئەرکی حیزبەکەت بگری ئەرکی دینیەکە فەرامۆشکەی ئەگەر حیزبەکەی تێ هەڵکێشی نەکابۆت ئەو کاتە تۆ ئەبی بە پەیامێکی تاک ئامانج و بە یەک ڕێکاراتەیە پەڕیت و شەکەت ینی زوو کۆتاییە کارەکەت ئەبێ ئەم حیزبەکە دروست بۆ ئەمیش دیسانەوە پاڵپشتێکی تری ئاینی هەیە فەرهەنگێکی ئاینی هەیە بێ ئیجرایکە ئەگەر تێ هەڵکێش نەبێتەوە لە حیزبەکە و نێتە ناو دامەزراوەیەکە و چواری وەکو من و تۆ و کارمەندەکانی تر و بەڕێوەبەرەکەی و ئەمانە استراتیژێکی بۆ دانەنێن ئەرکەکە ئیجرا نەبێ ئەرکەکە چییە میدیابی واقعان ئەبێ میدیا ئەمە یەک ئەرکی کۆمەڵایەتی ئەرکی سیاسی هەیە ئەرکی ئیتیکی هەیە تا کۆتایی هەمویان لەسەرشان بگری دووەم بەڕێوەبەرەکەی بۆ منە کەسێکە لە ناو حیزب ئاڵقوڵی و سیاسەتی حیزب بزانێ ئەمە سیاسەتەکەیەتی ئەمە ڕۆیاکانێتی ئەمە هەدەفەکانێتی ئەمانش بزانێ و تێڵکێشیکە وردە ئەرکی قورسە بێم بەڵام ئەوی خاتە سەرشانی ئەگەر یەکیانی فەرامۆش کرد یعنی لاهێنێکی بەرفراوانی میدیاکەی فەرامۆش کرد و ڕێی خۆی لێ تێک چووە ئەرکە ئاینێکەش بە هەمان شێوە هەم حیزبەکە تێکەڵیەکە و هەم تۆشە بێت تێکەڵی بکەیت چونکە حیزبەکە لەوە چه چوارچێوەیەکی بچووکتری هەبێ بەڵام ئەرکی میدیاوەیە کە بێ بزانێ بۆ هەموو کەسێکە چوارچێوەیەکی بەرفراوانتری هەیە یعنی لەسەر شانی تۆ قورسترە کە بیرروڕایەکی ئاینی لە نێو میدیایەکی حیزبیا بگەێنی بە جەماوەرێکی بەرفراوانتر وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسیە چێ کۆڕێک بۆ خەڵکی حیزبەکەی بە ئەمەرکەکەی کەمترە چونکە هەموو ئەمانە دانیشتوون ئەرکە حیزبەکەی خۆیان نەزانن ئەرکە سیاسەکەی خۆیان نەزانن وەرکە دینیەکە شەزانن ئەم پەیام گەیەنەرێکە بەڵام ئەوانەی کە لە بەرامبەر شاشەی کەناڵێک دانیشن مامەڵە لەگەڵ میدیای کەناڵێکاکەن نازانن بەجددی نازانێت سیاسەتی حیزبەکە لە هەموو کاتێکا چۆنە ئەبێم کەناڵە پێی بڵێ و نازانێت چۆن کەناڵەکەش بزانێت چۆن پێیەگەیەنێ ڕێکارەکە نازانێت ژوورێک نییە دانیشت بێت و کەسەکە دۆستی خۆی بێت لەوە چێ دوژمن بێ زمانەکەی بزانێت چۆن بەکارێنێ داڕشتنی پەیامەکەی بزانێ چۆن و لە چ کاتێکا ئەیگەێنێ ینی ئەرکی کەسەکانی میدیا قورسترە لەسەر هەمویان لە هەموو زیاتری شەمە میدیا اقتصادێکی زیاتری ئەوێ بۆ جێبەجێکردنی ئەمریکانە ئەبێ بە ڕۆبەرانی دامەزراوی میدیایی چاویان لەوە بێ کە ئەبێ پاڵپشتێکی اقتصادیوانەیە بتوان مامەڵە لەگەڵ ئەمە بکەن یان توانایەکی مرۆیی وایانە بێ بتوان مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە بکەن توانای مرۆیی بۆ کەناڵی ئاسمانی پەیام جیایە بۆ وەک توانای مرۆیی بۆ کەناڵێکی دامەزراوەیەکی تر بۆ لەبەرەوەی ئەمان پەیامەکەیان جیاوازە فەرهەنگەکەیان جیاوازە دامەزراوە چییە پەیام و فەرهەنگە بەم فەرهەنگە ئەمەوێ ئەم پەیامە بگەێنم دامەزراوێکترەڵە نەخێر من بەم فەرهەنگە ئەمەوێ ئەم پەیامیان بگەێنم پەیامە و پەیامەی هەڵی گرتووە دوولایەنی سەختە ئەو فەرهەنگەی هەیەتیە بێ بگونجێ لەگەڵ ئەمانەیان هەموو کارمەندێک هەموو کەسێک لەوە چێ نەتوانێت لێرە
ئەرکی گەیاندنی و پەیامانی کەناڵی پەیام بگرێتە ئەستۆ لەوەچێ من لە کەناڵێکتر بتوانم ئەوم بگەێنم یعنی ئەی بنی ئەگەر جۆرێک لە کارمەند جۆرێک لە هەڵسوکەوتی کارمەند لە کەناڵی دامەزراوی بۆ منە پەیامان نەبێ و بۆ کەناڵێکی تریش هیچ ئەیبەیەک نییە گەر جۆرێک هەڵسوکەوت و تەعاملی کارمەندی بوێت لە توانای مرۆیی کارمەندەکانە لەبەرەوە ئەرکی پەیام مادام شتەکەی ڕوونە بۆ خەڵک هەم مەلا باسیەکە هەم مامۆسای ئاینی لە دامەزراوەمی ئەکادیمیەکانە باسیەکەن و هەم خۆیانەی خوێندنەوە ڕوونە لە پێشچاوی ئەگەر لا بدا لەمە هەموو کەس وەکو مەحامی وەکو بەرپرسی سەرشانی خۆی بەرپرسیارەتی سەرشانی خۆی مامەڵەی لەگەڵاکە کاکە ئەمە پەیامی تۆیە بۆچی ئاوات کرد ئەم ڕێکلامەت بۆ دابەزان بۆ ئیسفادەیەکی مادی بکەی بەڵام ئەسلی پەیامەکەت بەم شێوەیە لە بۆیکەی لەبەرەوە لەوە چێ کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵ 8 ڕێکلامەکانی ڕەت کاتەوە بۆ ئەمە ئەرکێکی اقتصادی گەورەکەوێتە سەرشانی ناتوانێت ئەم سەرچاوێکی مادی بەکاربێنێ بۆ پێپەڕانی کارەکانی یان لە پێشکەشکردنی جۆرێک بەرنامە ژانرێک لە بەرنامە هەموو ئەم بەرپرسیارەتانەی هەیە بۆ لەبەرەوەی پەیامەکەی ڕوونە و خەڵکەی بینێ وەکو خۆشی بە بەرپرسە زانێ کاتێک ئەم شاشەیە شتێک لە دەرەوەی ئەم پەیامە پێشکەش بکە بەڵام لەوە چێ کەناڵی تر هیچ خەڵک خۆی بە بەرپرس نەزانێت چونکە ئەڵێ کاکە ئەمە پەیامی ڕوونیە نازانم ئەمەوێت چی بە من بگەێنێ لەوە چێ بەرنامی خۆی وابێ ئەوە بگەێنێ بەڵێ ماس کاروان کۆتا پرسیارم باز لە گرفتەکانی میدیاکەین لە کوردستان میدیای ئێمە چ گرفتێکی ئەو لەمپەر و گرفتانە چین و کەناڵی ئاسمانی پەیامیش وەکو یەکێک لەو میدیانە کامانن ئەو گرفتانی کە بەدەستیەوە ئەناڵێنێ و تا چەند ئەتوانرێ ئەم گرفتانە بنەبڕ بکرێ بە تایبەت بۆ کەناڵی ئاسمانی پەیام گرفتەکانی میدیا بەگشتی لە هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵانی کە زۆر باسیەکەن ئەوەیە کە بەپێی یاسا ڕێک نەخراوە میدیا بەڵێ ینی فەزای میدیایی فەوزایەکی لەناو کۆمەلگایە دروست کردووە چونکە یاسایەک نییە ڕێکی خە بۆچی ئەمە بووە کۆمەڵێک هۆکاری هەیە بەڵێ لەوەچی هەندێک لە هۆکارەکان دەست ئەنقەز بوو بێت کە ئەمە دروستێتنەوە چوارچەوەی کە بە یاسا ڕێک نەخرا کاتێک کە بە یاسا ئەمە هەموو گشتی میدیا بە یاسا ڕێک نەخراوە ینی ئەشێ هەموو کەناڵەکان چمکێکیان هەبێت لەم بابەتەیە ینی خەتای کەناڵەکە نیە کە بە یاسا ڕێک ناخرێت خەتای دامەزراوەیەکی وەکو پەرلەمانە خەتای دامەزراوەیەکی وەکو حکوومەتە ئەمان نەیانتوانێت بە یاسا ڕێکی بخەن هەموو کەناڵەکانی چمکی ئەمەیان هەیە و حتا کەناڵ هەیە زەرەرەکە لەم فەوزا بێسەروبەریکە لە میدیایە هەیە چونکە کەوێتە بەر شەپۆلی کۆمەڵێک لێپرسینەوەی کۆمەڵاتی کە خەڵک لەگەڵ میدیاکانیەکە لە کاتێکە ئەم بەم شێوەیە نییە کاتێکە بە یاسایەک ڕێکەخرێ هەمویان قازانجەکەن لەو بابەتەیە چونکە مامەڵەکردن لەگەڵیانە بۆ هەمووی وەکو یەکە لەوە چێ پەیام گرفتار بێ بەوەی کە زانیاری نادەنێ وەک پێویست بە پەیامنێرەکانی بە پرۆگرامەکانی بەمانە بەڵام کەناڵێکی تر مرتاحە بەوەی کە زانیاریەکانی بە ئاسانی دەسەکەوێت ئەگەر یاسایەک ڕێکی خا هەم ئەو مرتاحی بەم شێوە نامێنێ هەم ئەم خەمەی بەم شێوە نامێنێ هەردوو وەکو یەک وەریەگرن ئەچنە یەک چوارچێەوە کە ڕێک نەخراوە فۆزا دروست بووە لە ڕوویگانی زانیاریەوە ئەمەیە کە ڕێک نەخراوە هەر کەس بتوانێت بە ئارەزوی خۆی کەناڵێکی بە ئارەزوی خۆی قسە بکە هیچ پەیامێکی ڕوونی نەبێ و تیجارەت بە لەسەر کۆمەلگا بکە دیسانەوە ئەمەش زەرەر و قازانجی هەندێک کەناڵ بۆ هەندێک کەناڵی ترە بەڵام کەناڵی ئاسمانی پەیام چۆن نەتوانێت خۆی لەم گرفتانە دەربخە لەم گرفتە فەوزایی کە بە یاسا ڕێک نەخراوە ئەوەیە کە ئەم وەکووتم پاکێجێکی ڕوونی هەیە لە بەردەست خەڵکە پێشەوەی دەست پێ بکڵێ ئێمە لەسەر بنەمای ئەم پاکێجە ئەم فەرهەنگە ئەم ئاینە ئەم بابەتە ئیشەکەین کە لە بەردەست خەڵکە هەبوو ئەو کاتە لێپرسینەوەی خەڵک لەسەر ئەوەیە لی لەسەر هەموو بابەتێک نییە بەما توانێت خۆی لەم فەوزافراوانە ئەوە بکات و خۆشی لە خۆی پرسێتەوە ناتوانێت هەموو شتێک بە خەڵک بڵێ هەموو ڕێگەیەک هەموو ژانرێک بگرێتە بەر چونکە دیسانەوە لە یاساکە هەیە ینی ئەم هاتووە بۆ خۆی یاسایەکی داناوە و بە خەڵکی شیوتووە ئەمە یاسای منە کاتێک کە یاسایەکی گشتی هەبوو میدیای ڕێخست لە نێو یاساکی منە جێ ئەبێتەوە خەڵکی نەبیخەنە پاڵەم یاسایەوە ینی چۆن لەسەر ئەمە لێپرسینەوەم لەگەڵاکەی لەسەرەوەش بیکە بەڵام کە وجودی نییە ڕێک ناخرێ بابەتەکە ئەو کاتە خەڵک ناتوانێت و حتا دەوڵەتەکە خۆی ناتوانێت کۆمەڵێک لێپرسینەوە هەیە لەگەڵ میدیاکانە بیکە چونکە شتێکی نییە میدیای پێ ڕێخست بێ لایەنێکی ترەوەی کە چۆن خۆی لە کۆمەڵێک گرفت بە دوور بگرێت کەناڵی پەیام دیسانەوە بریتە لەو جەماوەری کە مامەڵی لەگەڵاکە ئەم جەماوەرە جەماوەرێکی یەک زمان و یەک هەڵس و کەوت و یەک سیاست و یەک اقتصاد نین وەکو یەک بن جیاوازن ئەم کەناڵە ئەبێ لە بچووکترین ئاستی اقتصادی خەڵکەوە یان لە ئاستی نزمی تێگەیشتنی خەڵکەوە مامەڵێ لەگەڵ ئەم خەڵکە بکات تا ئاستی بەرزی تێگەیشتنی خەڵک ینی من نهاتوم کەناڵێک بۆ تەمەنی 18 ساڵ دانێم ئیتر چی 18 ساڵ حەزی لە چی هەیە من ئەمە پێشکەش بم بکەم
یعنی ڕەچاویەوە نەکەم کە باوکی ئەم 18 ساڵە لەگەڵ ئەم فەرهەنگە نایەوە مناڵەکەی بێتەوە بۆی باوکی نەبێ بە دژی کەناڵەکەم ئەبێ ڕەچاوی فەرهەنگی باوکیشی بکەم کە ئێوە چۆن مناڵەکە پەروەردە بکە یان فەرهەنگی کۆمەڵاتی کە ئەم کۆمەڵگەیە نایەوێ ئەم 18 ساڵە بەم شێوێ مامەڵە بکە نایەوێت تونند و تیژ بێ نایەوێت بنەمای ئەخلاقی بشکێنێ نایەوێت هەتاوەکو کۆتایی ئەبێ ڕەچاوی بنەمای ڕئیسێکی کۆمەلگاکەش بکەم پەیام ئەتوانێت بەم حاڵەتە خۆی لەو کێشانی کە ڕوبەڕووی بنەوە ڕوبەڕووی میدیا بنەوە لە ناو کۆمەلگایە بە دوور بگرێ پەیامێکی هەبێ لە گەورەوە بۆ بچووک لە ئاستی تێگەشتنی کەم بۆ ئاستی تێگەشتنی گەورە هەمووی تێکەڵکێش بکات بۆ ئەوەی نەخەڵک نەگەنج دوورکەوێتەوە لە پەیامەکەی وەنا ئەوانش کە لە تەمەنێکی مامناوەندیان وەلە ئەوانش کە لە تەمەنێکی باڵایان چونکەوەی تو خۆتە زانی تەمەنی باڵا سەرمایی کۆمەلگایە تەمەنی مامناوەند میکانیزمی جوڵێنەری کارەکانی کۆمەلگایە و تەمەنی گەنجیش ئایندەیەم کۆمەلگایە کە بێ بە میکانیزم و بێ بە سەرمایە مامەڵەکردن لەگەڵ ئەم سێ جیلەیە سێ تەمەنەیە ئەتوانێت لە کۆمەڵێکێشە بە دووری بخاتەوە زۆر زۆر سپاس بۆ بڕێز کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بوویت سپاس بۆ ئێوەش و دووبارە پیرۆزبایت زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە پیرۆز و شکۆدار بێ 11مین ساڵیادی داگیرساندنی مۆمی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیام ئومێد دەکەین شاشە ڕەنگین و ڕازاوەکەی کەناڵی ئاسمانی پەیام هەر لە برە و لە بەردەوامیدا بێ و تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ